کارە خێرخوازیەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان لە 2020دا بەشدار دەبین لە کەمکردنەوەی معانات و کێشەی خەڵکیدا. هاوکار و پشتیوان و هەماهەنگێکی زۆر باشی چینی نەدار و قەیوان بوو بە هیوایەک بۆ ماڵە هەژارەکان. کەلار کفری خانەقین و ناحەکانی سنووری ئیدارەی گەرمیان سوتەمەنی ناردووە بۆ ئەو ماڵە هەژار و کەم دەرامەتانەوە. هاوکاری خەڵکی کەم دەرامەت بوون، هاوکاری حکومەت بوون. ڕۆژە خێرخوازەکانی قەیوان خزمەتێکی زۆر گەورە بە شاری سلێمانیەکە بەردەوام چاوی لە سنووری پارێزگای هەڵەبجە بووە. هاوکاریەکانیان بە بەردەوام لە ڕێگای ئێمەوە هەم لە ئیدارەی ڕاپەڕین گەیشتۆ بەدەستی خەڵکانێکی خاوەن پێداویستی. هەرێمی کوردستان لە ماوەی 6 ساڵی ڕابردووە بە قۆناغێکی سەختی داراییە تێپەڕی. قەیرانی دارایی و ئابووری کاریگەریەکی قورسی لەسەر بژێوی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان دروست کردووە. ئاستی بژێوی خەڵک ساڵ لە دوای ساڵ بەرەو خراپتر دابەزی. لەم بارودۆخەیە گروپی کۆمپانیەکانی قەیوان بەردەوام ئەو دەستە ئەمین و بەخشندەیە بوو کە نەخۆشی و ناخۆشیەکانی بەشێک لە خەڵکانی کەم دەرامەت و خاوەن پێداویستیە تایبەتیەکانی گرتە ئەستۆی خۆی. بەناوی خوای گەورە و میهرەبان، کاری خێرخوازی یاخود کاری چاکەخوازی یەکێکە لەو کارانەی کە لە بنەما جوان و دیارەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتیە و لە لایەکی تریشەوە لە ڕووی دینی و لە ڕووی دینی ئیسلامەوە ئەهەمیەت و گرنگی گەورەی پێدراوە. ئەگەر سیر بکەین لە سوورەتی بەقەرەدا لە ئاەتی دووهەمدا دەفەرمێت الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. واتە ئەو کەسانی کە کاری چاکە دەکەن و لەو ڕزقی کە هەیەە دەبەخشن بە کەسانی سەرکەوتو و کەسانی ڕێز لێگیرا و خوای گەورە نایبردون. بۆیە کاری دەستگیرۆییکردنی هەژاران، دەستگیرۆییکردنی خەڵکی خۆت یەکێکە لەو کارانەی کە پاداشتی دنیایی هەیە و پاداشتی قیامەتیشی هەیە. بۆ ئێمە لە ڕوانگەی هەردوو لایەنەکەوە باوەڕمان وایە کە دەبێ هەموو یەکێکمان وا سێری کۆمەڵگە بکەین کە کەم و کورتی خەڵکانی تریش براو خوشکەکانت بەی خۆت بزانی. وەجارێکی تریش بەڕێوەبردنی کۆمەڵگە بە شێوازی دەستە جەمعی و کاری پێکەوەی ئەرک و قورسیەکانی سەرشانی ئەوانەی تر کەم دەکاتەوە. بۆ ئێمە لەو چوارچێوەیەدا یەکێک لە کارەکانی کۆمپانیامان بەشی خێرخوازیە کە زۆر گرنگی هەیە لە لای ئێمە و زۆر ئێمە گرنگیمان پێداوە و ئینشاڵڵا ئێمە ساڵانە لەناو ئەم بەشەدا ئەوەندەی بۆمان بکرێ ئەوەندەی بتوانین دەستمان بە هەر کوێک بگات بە هەر هەژارێک لە هەر شوێنێکی وڵات بگات درێغی ناکەین و بەردەوامە بین لە پشتیوانیکردنی ئەم بەشە و ئەوەندەی خوا ڕزقمان بدات بە پێی مەبدەئی دینی خۆمان بەشدار دەبین لە کەمکردنەوەی معانات و کێشەی خەڵکیدا. لە ساڵی 2020دا گروپی کۆمپانیەکانی قەیوان وەک بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی و ئاینی و مرۆیی هاوکاری بەخشیوەتە 26,134 خێزانی کەم دەرامەت. هاوکاریەکان بەم شێوەیە دابەش بوون. 1024 خێزانی کەم دەرامەت لە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە موچەی بەردەوامیان بۆ دابین کراوە. لە مانگی ڕەمەزان و لە جەژنی قوربان و لە کاتی کەرەنتینەیە سەبەتەی خۆراکی بۆ 7,697 خێزان دابین کراوە. لە هەردوو وەرزی پاییز و زستانە سوتەمەنی بۆ 5,330 خێزان دابین کراوە. بە مەبەستی چارەسەرکردنی نەخۆشی هاوکاری 1,648 هەوڵاتی نەخۆش کراوە کە هەندێکیان نێراونەتە دەرەوەی وڵات. هاوکاری دارایی پێشکەشی 435 خێزانی کەم دەرامەت کراوە بە نۆژەمکردنەوەی خانوەکانیان یان دابینکردنی پێداویستی ماڵەکانیان یان هاوکاری دارایی بۆ هاوسەرگیری گەنجەکان. هەر لە ساڵی 2020دا گروپی کۆمپانیەکانی قەیوان ڕۆڵێکی گرنگی بینی لە ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 بۆ ئەم مەبەستە بڕی 1 ملیۆن دۆلاری بەخشیە حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی دابینکردنی پێداویستیە تەندروستیەکان بۆ هاونیشتیمانیان. گروپی کۆمپانیەکانی قەیوان یەکێکە لەو گروپە کۆمپانیانەی لە پارێزگای سلێمانی و کوردستانە هاوکار و پشتیوان و هەماهەنگێکی زۆر باشی چینی نەدار و هەژار و خەڵکی لێقەوماوی پارێزگاکەمان و کوردستان و دەرەوەی کوردستانیشە. پشتیوانێکی سەرەکی حکومەتی خۆجێیە لە پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردووە
توانیوێتی پشتیوانێکی گەورە بێ لەم قەیرانەدارایی و ئابوووریەی لەم نەهامەتی و بێدەرەتانی بەسەر وڵاتەکەمانە هاتووە بتوانێت بەشێک لە مەینەتیەکانی خەڵک کەم بکاتەوە لە بەرامبەریشا دەرفەتی کار دروستکە ئەزمموی تازە بێنێتە ناو وڵاتەکەەوە بۆ ئەوەی کە زانستی نوێ تەکنۆلۆژیایەوە پێش بخە لە بواری پەروەردە لە بواری فێرکردن لە بواری خوێندنی باڵا لە بواری پرۆژە استراتیژیەکانی وەکو نەوت پاڵاوگەکان ڕێگەوبان و ئۆتۆبان دروستکردنی شاری نوێی نیشتەجێبوون و لە زۆر سێکتەری ترا توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێ ومێ دەکەین لە ساڵی ئایندەشە بە هەمان میتۆت بۆ دەرفەتی دروستکردنی دەرفەتی باشتری کارکردن بۆ پرۆژەی باشتر بۆ ئەوەی کە پارەی ئەم وڵاتە نەچێتە دەرەوە بۆی گەشەپێدانی زیاتر لە وڵاتەکەمانە دروست ببێ ڕۆڵی کاریگەر و بەرچاوی هەبێ وەکو لە ڕابردووە هەیبووە. ئێمە لە ئەم ساڵە بە هەمانگی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی هەڵمەتی سەوزکردنی شاخی گۆیژەمان ڕاگەیاند بۆ ئەوەی بتوانین ژینگەی وڵاتەکەمان و ڕوبەری سەوزایی و پاراستنی جوانی و سروشت و دیمەنی شارەکەمان وڵاتەکەمان بپارێزین. بەسپاسەوە یەکێک لەوانەی لە سەرەتای هەڵمەتەکەەوە بەشداریان لەگەڵا کردین و وایان کرد لەگەڵ کۆمپانیەکانی ترە هەنگاوەکانمان بەسەر کەوتووی بنین. گروپی کۆمپانیەکانی قەیوان بوون کە لە قۆناغی یەکەمە 200 دۆنم سەوزەکەن و بۆ ماوەی 3 ساڵ پەروەردەیەکەن تا ئەو کاتەی ڕادەستی دام و دەستگا دەوڵەتیەکانەکرێتەوە بۆ خزمەتکردنیان. خاوەن پێداویستیە تایبەتیەکان پەنتاییەکی فراوانیان بەرکەوتووە لەو هاوکاری و کۆمەک و کارە خێرخوازیانەی گروپی کۆمپانیەکانی قەیوان دەیبەخشێتە هاونیشتیمانیان هەر لە دابینکردنی پێداویستیەکانیان یاخود سەبەتەی خۆراکی و سوتەمەنی و هاوکاری دارایی و چارەسەرکردنی نەخۆشیەکانیان. بە فعلی گروپی کۆمپانیەکانی قەیوان بە تایبەت لەم ساڵە سەختی کە تێنپەڕی قەیرانی دارایی نەبوونی موچە و ڤایرۆسی کۆرۆنا سەختی ژیان نەبوونی کار قەیوان بوو بە هیوایەک بۆ ماڵە هەژارەکان. قەیوان بوو بە سڕینی فرمێسکی کەمەندامان. قەیوان بوو بە ڕەوینەوەی خەمی ماڵە هەژارەکان. ئەمە زۆر گرنگ بوو بۆ گروپی کۆمپانیەکانی قەیوان. طبعاً لەم ساڵی کە تێپەڕی هەزاران خێزان نان نەبوو بیخۆن بۆیە قەیوان کارێکی کرد بوو بە پڕکردنەوەی سفرەی ماڵە بەتاڵەکان. قەیوان بوو بە پڕکردنەوەی گیرفانە بەتاڵەکان. قەیوان بوو بە گەرمکەرەوەی ماڵە سارد و سڕەکان. من سپاسیانەکەم ئێمە زۆر قەرزاری ئەوانین و لەگەڵەوەی کە هیچ یاسایەکیش نییە ئەوان ئیجبار کا بۆی کە خزمەتی خەڵکن بەڵام ئەوان یاسای ئەوان ئینسانیەتە مرۆڤایەتیە دۆستایەتیە خۆشەویستیە ئەوان بەر لەوەی بازرگانی بکەن کاری ڕەوشت بەرزیەکەن ئەوان بەر لەوەی بازرگانی کرد کاری مرۆڤ دۆستیەکەن مرۆڤ بوون و ژیان دۆستی لای ئەوان هەموو شتێکە ئێمەژە بێت تەقدیری ئەویان بگرین. هاوکاری و کۆمەکەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان جگە لە سنتەری شارەکان قەزا و ناحیەکان و گوندەکانیشی گرتوتەوە. هاوکاریەکان دابەش بوون بەسەر زۆربەی بوارەکاندا بەڵام بەرزکردنەوەی بژێوی ژیانی هەژاران و باشترکردنی تەندروستیان زۆرینەی هاوکاریەکانی پێکێنەوە. گروپی کۆمپانیەکانی قەیوان لە ماوەی کارکردنی من لە ئیدارەی گەرمیان و ئاشنا بە کارەکانیان بووم لە زۆر سێکتەرە قەیوان توانوێتی ڕۆڵی باش ببینێت بۆ خزمەتکردنی خەڵکی ناوچەکەەوە بە تایبەتی کەم درامەت و هەژاران و بێسەرپەرشتان لە بواری پەروەردەشە ڕۆڵی باشیان هەبووە. چەند جارێک هەستاون بە دابینکردنی کەلپەل و پاڵتا و قەمسەڵە بۆ مناڵی کەم درامەت و هەژار و دوور و نزیک ئاگدارم لەوەی کە لە ڕێی ڕێکخراوەکانەوە توانینە ساڵانە مەبلەغێکی زۆر پارە بگەێنە ئیدارەی گەرمیان. خۆم یەکێک بووم لەوانەی کە ئەو ئەرکەم پێ سپێدرا کە بتوانم بەسەر سەرجەم ناوچەکانە کەلار کفری خانەقین و ناحیەکانی سنووری ئیدارەی گەرمیان دابەشی بکەین لە ڕێی قایمقام و بەڕێوەبەری ناحیەکانەوە و لە مەجای تەندروستیشدا توانیویانە بە شێوەیەکی باش بۆکو پێویست هاوکاری بگێننە دام و دەستگا تەندروستیەکان بە دابینکردنی پێداویستی و کەرەستە پزیشکیەکان و هەروەها دەرمان و لەو جۆرە بابەتانە. سەرەتا دەستخۆشی لە کۆمپانیای قەیوان دەکەم بۆ ئەو کارە خزمەتگوزاریانەی کە پێشکەشی کردووە و دەستخۆشی لە کاک شێخ فاخیر و ستافەکەی و کارمەندان و برادرانی کۆمپانیاکە دەکەم کە بۆ ئەو کارە خزمەتگوزاری و خێرخوازیانەی کە لە دەبەری ڕاپەڕین و لە هەموو کوردستان دەستیان پێکردووە و ئەنجامیان داوە.
لەلایەکی ترەوە لە کاتی قەیرانی موسەولە هەروەها لەلایەکی تریشەوە پەتای کۆڕۆناکە تەنجی بە وەکو شوێنەکانی تری کوردستان و وەکو دەڤەرەکانی تر وەکو شارەکانی تر تەنجی بە هاوڵاتیان هەڵسنی بوو. خۆشبەختانە کۆمپانیای قەیوان لە ڕێگای ڕێکخراوە مەدەنیەکانەوە توانی خۆراک سەبەتی خۆراک بگەێنێتە زۆربەی زۆری ئەو ماڵە هەژارانەی کە کەم دەرەمەت بوون لە دەڤەرەکەدا و چاوەڕوانی زیاتریشیان لێ دەکرێت بوو هەنگاونانی زیاتر بۆ ئەوەی خۆراکی زیاتر بگەینە ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەتی کە ڕوبەڕووی بێکاری بۆتەوە. هەر لە ڕێگا ڕێکخراوەکانەوە هەم سوتەمەنی ناردووە بۆ ئەو ماڵە هەژار و کەم دەرامەتانەوە هەم دەرمان و پێداویستیشی لە ڕێگای ڕێکخراوەکانەوە ناردووە گەیشتۆتە بنکە تەندروستیەکان و ئەو شوێنانەی کە پێویستن بە هەروەها معنین بە ژیانی هاوڵاتیان و بۆ زیاتر بەرەو پێشبن و سەرکەوتنی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین. گروپی کۆمپانیەکانی قەیوان وەک چۆن ڕاستەوخۆ هاوکاری پێشکەشی هاونیشتیمانیان دەکات لە ماوەی ساڵی 2020 هاوکاری پێشکەشی دەیان دامەزراوە کردووە کە ڕاستەوخۆ خزمەت گوزاری گشتی پێشکەش دەکەن. فەرمانگەکەمان لە بەرواری 21 دەی 2020 کرایەوە بەڕووی هاوڵاتیاندا لە قەزای ماوەدا لە کاتێکی سەختدا لە کاتێکی ناهەمواردا کە باری دارایی هەم حکومەت هەم هاوڵاتیان لە بارێکی سەختدا بوو و دابینکردنی کۆمەڵی پێداویستیمان ئەویست کە ئەرکێکی زۆر بوو لەسەر بەڕێوەبەرایەتی. بە خۆشحاڵیەوە دەستی هاوکاریمان بۆ بەڕێز شێخ فاخر بەڕێوەبەری گروپی کۆمپانیەکانی قەیوان درێژ کرد بەڕێزیان بە خۆشحاڵیەوە سەرجەم پێداویستی و کەلوپەلەکانیان بۆ دابین کردین. ئێمەش توانیمان فەرمانگەکەمان بەڕووی هاوڵاتیاندا بکەینەوە لە قەزای ماوەت. کردنەوەی فەرمانگەی کارتی نیشتیمانی ماوەت لە قەزاگەدا کاریگەریەکی زۆری هەیە، پێگەیەکی باشی هەیە لەبەرەوەی سەرجەم هاوڵاتیان پێویستیان پێی ئەبێ سەرجەم هاوڵاتیان ڕووی تێ ئەکەن. ئێمە توانیمان ئەو فترەی کە فەرمانکەمان داخرابوو قەرەبووی ئەوە بکەینەوە بۆ هاوڵاتیان. ئەمەش بە هیمەتی بەڕێز شێخ فاخر گروپی کۆمپانیەکانی قەیوان سوپاس و پێزانینی زۆرمان هەیە بۆ بەڕێزیان کە هەردەم هاوکاری خەڵکی کەم دەرامەت بوون، هاوکاری حکومەت بوون، هاوکاری سەرجەم فەرمانکان بوون، هاوکاری سەرجەم چین و توێژەکان بوون بێ جیاوازی. جێگەی خۆشحاڵیە کە پاڵپشتێکی باشی ئێمە بوون، دووبارە سوپاسیانەکەین هەر سەرکەوتوو بن. یەکێک لەو پرۆژە گرنگانەی کە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە ساڵی 2020 لە ئەستۆی گرت دروستکردنی باڵەخانەیەکی نوێی سێنەهۆمی بۆ نەخۆشخانەی دکتۆر جەمالی فێرکاری مناڵان. پرۆژە خێرخوازەکانی قەیوان خزمەتێکی زۆر گەورە بە شاری سلێمانیەکە. ئێمە هیوادارین بەردەوام بن و هاوکار بن، چونکە خۆتان نەزانن ئەگەر حکومت لە ئێستاە ناتوانێت وەک پێویست پرۆژەکان بەجێبەجێ بگەێنێت. بۆیە ئەم کار خێرخوازانانی قەیوان ئەچێتە خزمەتێکی زۆر گەورەوە هەم بۆ نەخۆشخانەکەی ئێمە هەم بۆ تەواوی شاری سلێمانی. بە تەواوبوونی ئەم پرۆژەیە نەخۆشخانەکەمان ئەچێتە قۆناغێکی زۆر تازەوە کە ئەکرێ خزمەتێکی زۆر گەورە بە منداڵانی سلێمانی بکرێ. بەڕاستی کۆمپانیای قەیوان ئەمە یەکەم پرۆژەی نیە کە بۆ نەخۆشخانەکەی ئێمەی کا پێشریش پرۆژەی هەبووە بە دروستکردنی بینایەک بۆ بەشی منداڵی تازە لەدایک بوو. ڕێکخراوە مرۆیی و خێرخوازیەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی 2020 ڕۆڵێکی گرنگیان بینی لە گەیاندنی هاوکاری و کۆمەکەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژاران. لەم ڕۆژەوە ڕۆڵی گروپی کۆمپانیەکانی قەیوان بەرز دەنرخێنن. گروپی کۆمپانیەکانی قەیوان هەل لە سەرەتای کێشە و گرفتەکانەوە بەڕاستی لە قەیرانەکاندا ئاگاداری هەڵەبجە و سنووری پارێزگای هەڵەبجە بووە. خۆشبەختانە لە هەموو بۆنەکاندا لە مانگی ڕەمەزاندا هاوکاری ناردووە و هەروە هەڵەبجە هۆڵی بۆنی نەبوو، هۆڵێکی بۆنی جوانی دروست کردووە کە ئێستا سوودێکی زۆری لێ ئەبیندرێ و دواتر لە نۆژەنکردنەوەی کۆگای دەرمانی هەڵەبجەدا دەستی باڵای هەبووە. لە کاتی کەرەنتینە و کۆرۆنادا بەڕاستی گروپی کۆمپانیەکانی قەیوان هەردەم چاوی لە هەڵەبجە بووە بە کۆمەک و هاوکاری و لە زستانیشدا بە ڕێژەیەکی زۆر باش 20,000 لیتر نەوتی بۆ مسلورە دابین کرد بۆ فەقیر و هەژارەکان و هەر لە قەیرانەکانی تریشدا قرتاسیە و جانتا بۆ بەشی پەروەردە لە هەموو بوارەکاندا کۆمپانیای قەیوان بەردەوام چاوی لە سنووری پارێزگای هەڵەبجە بووە و تەمەنا دەکەین بەردەوام بێت لە کارە خێرخوازی و با کارە باشەکانیدا. لە زمینی ئیش و کار و چالاکیەکانماندا بەتایبەت
لەگەڵ گروپی کۆمپانیەکانی قەیوان هەماهەنگیمان هەیە لە زمانی ئەو هەماهەنگیە هاوکاریەکانیان بە بەردەوام لە ڕێگای ئێمەوە هەم لە ئیدارەی راپەڕین گەیشتۆ بەدەستی خەڵکانێکی خاوەن پێداویستی بە کۆمەڵی خەڵکی هەژار و کەم دەرامەت ئەوانەی کە ئێمە ئیسفادەمان لێ کردووەکو خەڵکی ئەو ناوچەیە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان بە خۆشحاڵی و بەشانازیەوە دابینکردنی پێداویستی خواردن و جلو بەرگ و سوتەمەنی و زایدن بۆ هەموو ئەو شوێنانێکی ئێمە و کوڕێکخرا و سەردانی ناوچەکەمان کردووە هەم لە گوند و لە ناحیەکاندا خەڵکێکی زۆر سوودی لە پێداویستی خوێندن بینیوە ئەو تەڵەبان ئەو خوێندکارانی کە هەژار و کەم دەرامەتن بە تایبەت ئەوانە سوودێکی زۆریان لە مەسەلەی پێداویستیەکانی خوێندن بینیوە بە جلوبەرگ و قرتاسیەشەوە گروپی کۆمپانیەکانی قەیوان وێنایەکی جوانی هەیە ئینسان ناتوانێت نکۆڵی لێ بکاتەوەی کە بەردەوام لە پرۆژە و لە خزمەتگوزاریەکانی بەردەوام هەمووان پێزانین و سوپاسگوزاریان هەیە بۆ ئەو دەستە ئەمین و بەخشندەیەی گروپی کۆمپانیەکانی قەیوان کە لە زۆرینەی کۆڵان و گەڕک و لا دێو شارەکاندا دەبینرێت و هاوکاری و کۆمەک دەبەخشێتە خەڵکی کەم دەرامەت و هەژاران ئەمە ژواکە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە کارە خێرخوازیەکانی بەردەوام بێت.